بە پاداشتی پێشمەرگەی کە لە ناخۆشەکاندا دەڵێن هەمومان پێشمەرگەیت ئەمە پێشمەرگەبوونە پێشمەرگەم من تەلەفۆنی بۆ دەکەم دەڵێ سەیدی دینارم لە ژواندانێ بۆ کوێ بێم ئەمە خۆپیشاندانی هێزە ئەمنیەکانە دژی نادادی و گەندەڵی و نەبوونی موچە. ئەماش دیمەنی بڵاوپێکردنی خۆپیشاندەرانی سلێمانیە بە گازی فرمێسکڕێژ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کە هەردوو لە بێموچە و بێنان و بژێوین. مامەڵێ و چەکدارانە بەرامبەر بە خۆپیشاندەران بوو بەمایی سەرسوورمان و کاردانەوەی چین و توێژە جیاوازەکان بەهۆی ئەوەی هێزە ئەمنیەکانیش وەک مامۆستایان و فەرمانبەران 60 ڕۆژ جارێک موچە بە لێبڕینەوە وەردەگرن ئیتر لە پای چی بەم شێوەیە هێرش دەکەنە سەر خۆپیشاندەران. لەو بارەیەوە موسلیم عەبدوڵڵا قەسرێ پەرلەمانتاری کۆمەڵ بە هێزە ئەمنیەکان دەڵێت دەستەکانتان چۆن هێز دەگرێت ئەزیەتی مامۆستایەک بدەن کە ڕۆڵەکانتان پەروەردە دەکات و پشتگیری لە مافی ئێوەش دەکات. هاوکات دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی نووسیوێتی ئەم نەوانی بەڕێز بزانە ئەوەی لولەی تفەنگەکەت ڕوتێ کردووە مامۆستای منداڵەکەتە. دەبوایە ئێستا دایک و باوکی قوتابیان و خوێندکاران لەسەر مافی مامۆستایان بەدەنگ هاتبان و ڕێیان نەدا با مامۆستا شکۆی بشکێنرێت و ئامادەی سوالکردن بێت کەچی ئێستا هەر ئەو قوتابیەی جاران و باوک و برای خوێندکارانی ئێستایە تەقە لە مامۆستای گیرفان بەتاڵ دەکەن. دکتۆر کەریم وتوشێتی بەداخەوەم بۆ دۆخێک کە تێی کەوتوین هیوادارم دەسەڵاتداران بە خۆیاندا بچنەوە و بیر لە دۆخی ژیانی خەڵک بکەنەوە باش بزانن توندوتیژی و دەستگیرکردن چارەسەر نییە. بەشێکی دیکەی هاوڵاتیانیش لەسەر مامەڵەی هێزە ئەمنیەکان کۆپلێک لە هۆنراوەی مانگگیرانی خدرکۆساریان بڵاو کردووەتەوە کە دەڵێت ئێستاکە زۆر پێشمەرگە هەن لەبەر تاریکی شەوەزەنگ چەکی دەستیان قۆناغی بەرەو دوژمنە. ئێستاکە زۆر پێشمەرگە هەن لەبەر تاریکی شەوەزەنگ چەکی دەستیان قۆناغی بەرەو دوژمنە. سیروان بابان پەرلەمانتاری سەربەخۆ کە لە خۆپیشاندانەکانی سلێمانی هێرشی کرایە سەر لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیام داوتی ئەو فیشەکە پلاستیکیانە بەکارهاتوون گرانترین جۆری فیشەکی پلاستیکیە و بەکارهێنانی قەدەغەکراوە. من کوڕەکەم لە ئەڵمانیا زابتە زابتەی تەیارە بۆ منار ئەڵێ باوکە ئەو گرانترینە چکۆ خەڵک ناکوژێت بەس بری نار دەکات. غازی فرمێسکەش بەزای بۆ گرانە لەبەرەوەی غازی عەسابی پێڵێن تێکدەیە بە مروری زەمان ئەو غازە ئەمە نایزان خوێنەوار نین کاکەمانە ئەمانە خوێنەوار نین نازان میلەتەکان ئەنفال کراوە ئەمڕۆ نازانن. ئەمە من کوڕەکەم بۆی ناردوومەتەوە ئەڵێمە گرانترین جۆری چەکی مەدەنیە نابێ بەکاربێت ئەمە مەحرومە دەولیە. پەرلەمانتار عومەر گوڵپیش ئاماژەی بەوە کردووە ژمارەیەکی زۆر لە هێزی جۆرا و جۆری سەربازی هێنرابوونە ناو بازاڕ و بەردەرکی سەرا لە کاتێکدا تەنها چالاکیە مەدەنیەکان بەرپرسی پاراستنی خۆپیشاندەران و مامەڵەکردنن لەگەڵ خۆپیشاندانەکاندا.